باس لە بابەتێکەکەین کە بابەتێکی زۆر گرنگە و یەکێکە لەو هۆکارانەی کە لە هەموو دنیاە خەڵک سەردانی دکتۆرەکە ئەویش بریتە لە سەر ئێشە. باسپاسێکی زۆرە دکتۆر شوان ئەبوبەکر کە پزیشکی پسپۆڕی مێشک و دەمارە و هەڵگری بڕنامەی دکتۆرا لە بوارەکەی خوا لە ئەڵمانیا لەوێ خوێندنەکەی تەواو کردووە و شادێکی باش هێناوەتەوە بە کۆمەڵێک زانیاری باشەوە لە خزمەتی ئەوان دکتۆرژیان بەخێر بێتەوە. فعلا کورسەکەی من لەوەی تۆ نزمترە دوای تۆزە مەشغوڵ دەکەین بۆی کە من تۆزە کورسەکە خۆم چاکەم. ئەمەی کە لە عامەوە دیارم ئەمەی کە لەبەردەستی منایە شتێکەوەمان هێناوم بۆی لە کاتی بەرنامەکەی بۆتان بەکاربێنین بەڵام چاوتان لەسەر شاشەکە بۆی بزانێت چی لەناو کارتۆنە هەیە وەشتان بۆ باسەکەین لە کاتی بەرنامەکەیە دکتۆر شوان زۆری لێکردن پێش بەرنامەکە بۆی کە زانێت چیتیان ناچار بووم کە پێی بڵێم بەڵام جارە بێەوەی ناڵم چکە ناتوان جارە زۆر لێ بکەن لە خزمەتتان نابین دوجاریش تەلەفۆنە ڕاستەخۆکانتان وەرەگرین. دکتۆر گیان با لەسەر بابەتی سەرێشەوە دەست پێ بکەین. پرسیارەکەم لێەوە دەست پێ کات کە فعلا هەر بەڕاستی سەر ئێشە زۆرترین هۆکارە لەوەی کە یان یەکێکە لەو باوترین هۆکارانی کە خەڵک سەردانی دکتۆر بکە. بەڵێ من تقریبا لەو ساڵ و نیوەیە کە هاتوومەتەوە لێرە ئادەم هەیە لە سا هەفتای زیاتری ئەو ئارازانەی کە نەخۆش سەردانمانەکات سەرێشە ینی بە پێی ئەو ئەحسایەکمان کردو ئێستا ئەنوان ڕیڤی ئاەدەکەمان تقریبا لە سا هەفتا بۆ هەفتا پێنج بەهۆی سەرێشەوە هاتون بۆ لەمان. باڵێ لە سا هەفتا بۆ هەفتا پێنج و بەڕێزانی سەردانیان کردوون بۆی سەرێشەوە سەردانیان کردوون. باشە بەهۆی سەرێشەوەمانە سەردانی ئێوەکەن سەرێشە سێ جۆری هەیە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە هەمووی باوترە خەڵکی ناسێ پێڵێن لا سەرێشەیان شەقیقەیان میگرین لە زمانی ئینگلیزی ئەوەی کە ئێوە لە هەمووی زیاتر دەستنیشانیەکەن ئەوەیە کە پێڵەن کرژە سەرێشەیان تێنشن هێدەیک ئەوەی کە لە هەمویان کەمتر ناسرا و لە هەمووشیان تونترە بریتە لە ئەوەی کە بەس لە یەک چاوایە سەرێشەی هێشوویە. بەڵێ سەرێشەی هێشوویە. پێش بینە سەرباسی ئەوە لەم لە سای هەفتا بۆ هەفتا و پێنجەی کە خەڵک سەردانی کردوون و بۆ سەرێشە هاتوون کامیان لە هەمووی زیاتر بووە؟ بە شێوەیەکی عام ئەوەی کە سەردانی منی کردووە شەقیقە لە هەمووی زیاتر بووە. ینی ئەوەی کە هاتووە وەکو تەشخیص شەقیقە بووە هەروەها کرژە ئازاریش ینی شان بەشانی ئەوە هەندێک جار هەندێک نەخۆشی هەردووکی هەیە هەردوو حاڵەتێکی هەیە هەندێک جار هەر شەقیقەکەی ینی ئەو هەندێک جار تێکەڵە ینی هەردووکی بێکەوە بێ بەڵام بە زۆری شەقیقە بووە ئەوەی کە هەبوو. بەڵێ باش لەوەی کە لا سەر ئێشەیان شەقیقە بووە اینجا ئەسا گەرچینەوە کامێرە گشتێکە بام ئەلاگەیمان هەڵبینەوە بارزانین ئەمەم بەڕاستیم ئێوارێ هەر کڕیەوە بە تایبەتی بۆی کە خزمەتی بینەرانی بەڕێزی پێ بکەین و خزمەتی دکتۆرشوانی پێ بکەین. دەستخۆش بە زۆر سپاس. ئەوەستی پارەکەش بینە کردو تۆ قەمی داواش دەکەیتەوە. باشە ئەم سێ مارکەرەشم هێناوە دوای برادرانش زەحمەت دەکێشن تۆزێک لە نسمانێ نەگەر ویسمان بیسڕینەوە بیسڕینەوە. دکتۆر کە ئەفەرمووین لا سەر ئێشە یعنی بەمانایەکی تر ئازارەکە بەس لە یەک لای سەرایە؟ بەڵێ یەک لای سەرە. باشە لا سەر ئێشە شەقیقە بە زمانی عەرەبی میگرین بە زمانی ئینگلیزی. باشە شەرتە ئیلا لە یەک لای سەر بێیان کرێت لە هەردوو لای سەریش بێ؟ هۆی ئەکرێت سەر جۆری تەشخیصەکە گەر شەقیقە بێ ئەکرێت هەردوو لای بێت بەس بە زۆری یەک لایەتی. باشە بەس ئەکرێت هەردوو لاشی بێت بە زۆری لە تەمەنی تۆزە مناڵە ینی بینیمانە زۆربەی جار هەردوو لایەتی. بەڵام ئەیتر کە لە ئینسانی سەر و بیستە بە زۆری بە زۆربەی زۆری یەک لا سەرێشە بەس لایەکەش ئەو نییە بەس لای ڕاست بیان لای چەپ بێت هەندێک جار ئەگۆڕێت ینی لایەکەیان ئەیگۆڕێیان هەندێک جار لای چەپە جارێکە لای ڕاست یان هەندێک جار لە یەک کاتە لە یەک جاری سەرێشەیە کە هەیەی هەردوو لایەکە گۆڕێت. هەندێک جار بە هەردوو لای ینی هەندێک ئەوە هەیە بڵاوە بێتوانێ و تێکەڵاوە بێ. باش ئەوەی کە ئێوە پێڵەن تەنشن هێدێک سەرێشەی فشار بێ زەحمە لەسەر کە لەسەرەکە پێم بڵێ لەکوێ هەستی سەرەشی فشار ئەوە وەکو باندێک وایە نەخۆشەکە هەست بە قورساییەکەیان وەکو چۆن شتێک بەستراوی بەسەرەوە ئەوەی کە خەڵک ناوچوانیە بەڵێ ئەوە هی بە دەوری سەرا ینی هەردوو لای سەرە بەعام قورساییەکە یاخود وەکو باندێک وایە بە دەوری سەرا. ئەم سەرێشەیە بەعادەتەن یعنی کاتەکەی زەمانەکەی لەوانەیە لە 30 دقەوە بێت تا 10 ڕۆژ ینی کە بۆیە نەخۆشەکە. ئەمە زۆر گرنگە ئەم زەمانانە لە سەرێشە زەمانەکە بۆ تەشخیص زۆر گرنگە ئەمە 30 دقە بۆ 10 ڕۆژ وەکو ئەم باندەوە بیان قورساییە بێ لەسەر سەر ئەوەی کە هەیە لە شەقیقەکە پلەدا ئەم ئەوەی نییە لە پلە لە شەقیقە بە زۆری پلەدا ئەم ئەوەی نییە ئەم وەکو قورساییەک وایە و هەروەها ئەو ئارازانی کە وەکو ڕشانەوە وەکو هێڵنجان وەکو ئەوەی کە مەسەن زۆر ڕقی لە ڕووناکی دەنگدەمی ئەمان نیانە. باشە
جادوای ئەچینە سەرباسی شەقیقە بە وردی ئەگەر ئەو بەشەی سەرەکە هەڵگری ئەو بەشەی سەرەوەیانی هەڵگری ینی ئەوەی کە پێوترێت تێنشن هێدێک لەو بازنەیە هی لەو بازنایە لەو بازنەیە هەندێک جار بەس بەشی پشتەوە ینی ئەمەشە گۆڕێ ینی نوعی هەیە هەندێک جار بەس بەشی پشتەوەی سەرە پشتە سەریەشە نەخۆشەکە هەندێک جار ئەڵێ کە پشتە سەرمێشەیەت ئاەتە پێشەوە ئاوایە بەرەو پێشەوە وەکو باندێک وایە بە دەوری سەرا ینی ئەنواع زۆر ینی نوعی دیسکریپشنی هەیە بەڵام ئەمە لە هەمووی باوتر ئەو لە هەمووی باوترێک کە خەڵگەچێتۆ ناوچانێ پێچێ باشە جگەلەوە ئەو جۆری کە پێڵێن سەرەشی هێشووی ئەمە لە هەمویان کەمترە لە ڕووی بەڵێ تقریبا لەویش کەمتر هەیە بەڵام لە دوای شقیقی لە دوای شەقە ئەوە لە باویە باش لە هەمووی باوتر تێنشین هەدەی کە سەرەشەی فشاروی کە فەرموویەک و باندێک وایە بە دەوری سەرەوە دوای ئەوە میگرینە لا سەرێشیان شقیقە ئەو بە تایبەتینەوە سەری باجارە بچێن سەر جۆری سێم هێشوویەکە ئەوەی کە لە یەک چاوە هەستی پێکە چۆن دەرەکەی لە سەرم کە لە سەر دکتۆر ئەمە لەم کە لە سەرە ئەگەر بێن ئینیکەین ئەگەر مەسەن دیاریشی کەین ئەتوانین دیاری فەرموو بەس بەم شێوەیە باڕەشە ئەمە زەردە ئەمە زەردە ئەوان سوورە ئەوان ڕەش ئەوە شاشینە لە خزمەتە ئەمە ئەمە نانووسێ بەڵام ئاواهی بە شێوەیەکی عام یەک دەستی پێ بنێ ببینوسێ تازە کردنەوە بەخوا بزانە ببوورە ئەم ڕەشانە زۆر باشە ڕەشەکە باشە باش بەم شێوەیە ئەنی بە زۆری بەشی سەرەوەی سەر پێڵەن سوپرا ئۆربیتال عین لە منتیقایە بە زۆری یان ئاوەهی بە دەوری چاوایە باشە هەندێک جار کە ئەمە یاتە ئێرەش ینی ئەم منتیقی لاسەرە شەکرێتەوە بەرەوە هەتا لاجان و ئەوەشە ڕوا بەس بە زۆری ئەم منتیقی بەشی سەرەوەی چاوە لەگەڵ دەوری چاوە اینجا ئەم سەرێشەیە یەکێک لە سەرشە تونگەکان یعنی کە نەخۆشەکە لە یەکێک لەوە اینجا شەوەی دەستپێکردنەکەی تۆزە خێراترە لە واریکە لە ماوەیەکی کورتە لە ماوەی چەند دقەیەکە ئەگاتە ترۆپکی ئازارەکە لە ئازارەکە کە لی ئەدا نەخۆشەکە تقریبا ینی ئەم زەمانەش گرنگە بۆ ئەوە تقریبا 15 دقه بۆ 80 دقه خانە ینی ئەوە زۆر گرنگە ینی ئاوەهی بە 3 ساعت تقریبا 3 ساعت خانە بەس لە ماوەیەکی زۆر کەمە ئەگاتە ترۆپکی ئازارەکە اینجا ئەمە هەندێک جار نەخۆشەکە هەستەکات وەکو چای سوورە بێتەوە ئەو بە چاوێتە خوارێ یان لوتی ئاوی پیاتە خوارێ یان وەکوەوەی هەست کا شتێکەکە چێ بە چاوی ینی ئەم نیشانەیان هەندێک جار پێڵووی چاویان دابەزێ ئەم نیشانانیان ئەبێت لەگەڵیشە نەخۆشەکە ینی ئۆقری لەبەرە بڕێت لەم کاتان ئەوە زۆر ئەوەش یەکێکە لەو شتانی کە جیای کاتەوە لە سەرشەکانی کە ئۆقری لەبەرە بڕێ ناتوانێت دانیشێ لە شوێنی خۆی هەڵەسێ گەڕێ و ڕۆ ئەم لاکات باش کەواتە ئەگەر بینەوە سەر باسی میگرین لا سەرێشە یان شەقیقە هەر من کە ئەمڕۆ بە بڵین ئەو کەسم کە بەرپرسی بەرنامەکانمان لە کورسان نیوز فەرمووی سەرێشەوە بابەتێکی گرنگە لەو چ پێویستی بە دووسێ ئەڵقە هەبێت زۆر بابەتێک من لە خزمەتیان بۆ چەند لەم بابەتە لە بابەتی میگرینە بە شێوشی گشتی ئێوە ئاڵێن دوو جۆر میگرینمان هەیە میگرین وذ ئۆرا میگرین وذاوت ئۆرا میگرین لەگەڵ دەرکەوتنی نیشانی پێشوەختەیە یان بەرچاو تەڵخبوون ئەگەر وشە کوردەکەی ڕاست بێ لەگەڵ میگرین بەبێ بەرچاو تەڵخبوون ئەو بەرچاو تەڵخبوون وەکو بازنەوە دەرەکەوێ یان وەکو چیەوە ئەویش هەندێک نوعی هەیە ئەو هەندێک جار نەخۆشەکە لە ئەوڵەوە سەرەتاکە بۆ دەستپێکا وردە هەستا کات لەبەر چاوی ئاوا وەکو زیگزاکێ دەرەکەوێت زیگزاک ئەوە خۆی باوتریانە بەڵام لەوەش ینی هەشە بەس چای تەڵخە بێ ینی وردە وەکو چۆن لە لاوە ئاوەهی بەرچاوی تەسکە بێتەوانێت لە ماوەی چەند دقەیەکە هێواش دوای تقریبا چەند دقەیەکی کە لەوانێ 20 دقه بخانێت لەوانێ بگاتە 6 دقەش بەس زیاتر ئەوە لە چەند دقەیەکە هێواش دیسانەوە کەم بێتەوە بە هەمان شێوە کە تەسک بۆ تۆ بەرچایی ئاوا دیسانەوە دوورەکەوێت لێک و دیسانەوە بەرچاوی تەڵخەکی نامێنێت اینجا سەرێشەکە دەست پێکات يعني بدوها سەرشەکە دەست پێکات ئەوە ینی ئەوە کارکتەری ئەو نوع ئەوڕایە من لەوە تێگەیشتم لە هەر سێ جۆری سەرێشەکەیە کە تێنشن هێدەی کە خودت سەرێشەی فشار لە هەمویان ماوەی مانەوەکەی زیاترە بەڵام کرژە سەرێش یان هێشوویەکە لە هەمووی ماوەی کەمترە و میگرینەکەش ناوە ڕاستە باش جگەلەوە ئێوە دوو نیشانەتان هەیە لە زانستی پزیشکیە کە بەڕاست پێش ئەو دوو نیشانەیە مەرجە هەموو بەڕێزانی کە میگرینیان هەیە ئەم بەرچاو تەڵخبوونیان ئەوە لە سابیستی نەخۆشەکان ینی بڵێن 15 بۆ 20 نەخۆشەکان ئەوان لە 5 کەسێکیان ئەوان هەیە زۆربەی زۆری ئەوەیە کە نیەتی ینی زۆربەی زۆربەی ئەوە نیێت اینجا هەر لەسەر ئەوڕایە شتێکی کەش ینی شەر نییە هەر بە ئەو هەمووی باوتر ئەوەیە کە چای تەڵخەبەیان زیگزاگێتە بەرچاوی بەس هەندێک جار هەندێک کەسێ دەستی سڕەبێت هەندێک نەخۆش هەیە بە دەگمەن ئەمانە لەوانەیە قسەکردنی تێکچێت لە جیاتی ئەوە لە پێش سەرێشەکە لە پێش سەرەکە قسەکردنی تێکەچێت ناتوانێت قسەکات
یان ئەوەتانێ دەستێکی سڕەبیان دەستێکی بێهێزە بێت یان ئەوەتە هەندێک جار سەرگەش خواردنی لەگەڵا لە جاتی ئەوەی کە ئەم نیشانە ڕۆبات سەرگەش خواردن و قسە تێکچوون و یان هەندێک جار تەنانەت مەسەن گوێزرنگان و ئەوانەش دروستە بێت کە ئەمانە جۆرێکی کەمن لە شەقیقە ئەنجا دوایی کە ئەوە تەواو بوونجا سەرێشەکە دەست پێەکە. بەڵێ جگەلەوە ئێوە لە دەستنیشانکردنی میگرینیان لەسەر ئێشەیە دوو جۆر نیشانەتان هەیە کە پێڵەن مەیجر ساین یان نیشانە گەورەکان کە پێیانڵەن فۆتۆفۆبیا و فۆنۆفۆبیا ترس لە دەنگ و ترس لە ڕنگ. ئەو بەڕێزانی کە میگرینیان هەیە ئێوە بۆی دەستنیشانیان بکەن بە کامیان دەستنیشانەکەن بە ترس لە ڕووناکی یا بە ترس لە دەنگ یا بە هەردووشیان. ئەبێ خۆی ئەوە شەمەرج نییە ئەوەی کێک نییە لە تایبەت لە نیشان تایبەتەکان بەوە یعنی خۆی ئەبێت لە هینەکانە لە نیشانەکانە ئەوەی هیچ لاسەرێشەکە وردە و دەست پێکات بڵاو بێتەوە زەمانەکەی لە هەمووی گرنگترە لە شەقیقەیە ئەبێت تقریباً 4 ساعت بۆ 72 ساعت بخانێ ئەمە زۆر گرنگە هەندێک جار لەوانەیە کە تەمەنیان کەمە 2 ساعتیش ئەبێت بە زۆری 4 ساعت بۆ 72 ساعت زەمانەکەی وەکو ئەوانی کە نیشانەکانی تر ئەوەی پلدانەکەش یەکێک لە تایبەتمەندیەکانی شەقیقە کە پل بادیان بەڵێن بۆرینگ ئینکات اینجا ڕشانەوە هێڵنجان اینجا ئەوە ینی یان ڕشانەوە هێڵنجان یان ترس لە ڕووناکی و دەنگدەنگ ئەوەی واکان نەخۆشەکە بچێتە ژوورێکی تاریکەوە ینی لە ژووری تاریکا بمێنێتوانێ و تااقەتی نییە قسە کەسا بکات و تااقەتی نییە مەسەن بێتە دەرەوە ینی ئیخا لە جێگای بە کوردێکی بەڵێ لە حاڵەتی لاسەرێشای خا لە جێگایە ئەو لە جێگا کەوتنە لەبەر توندی ئازاری سەرەکەیە لەبەر ترسە لە دەنگ و ڕنگ لەبەر تونی ئازارەکە و لەبەرەوەی کە مەعیدۆشتیشان تێکەچێت لەبەر ئەوە ینی کە ئیخا لە جێگا بووە هەر ئازاری شەقیقە خۆی زیاکە ینی بە ڕۆیشتن یان سەرکەوتن بەسەر پلێپێلیکە زیاکات ئازارەکانی تر بۆ نمونە تێنشنوانە زیان ناکات بە توانێت نەخۆشەکە ئیشی خۆشی بکات زیان ناکات ئەوە کوتم لەوانی هێشوویەکە ئەڕۆ هەستەکە حەزەکە بجوڵە زیاتر وەک لەوەی کە بمێنێتەوە بەس لە شەقیقا بەعکسەوە حەزەکان نەخۆشەکە نەجوڵێت حەزەکان بۆی بکەوێت بەڵێ بۆی کە لە بەرەوەی زیاکە ئازارەکە بە جوڵە زیاکات. بەڵێ دکتۆر من لەمە تێگەیشتم ئەوەنی کە ئێوە ئەم نەخۆشیانی پێدیاری ئەەکەن بڵین بۆی کە جیای بکەنەوە لە سەرێشەی فشار لەگەڵ لا سەرێشیان میگرین لەگەڵ سەرێشەی هێشوویە بە هێشێکە بینە دەڕی بابەتەکە چکە هەستەکەم زۆر باو نییە زۆر باو نیە بە جۆر یەکەم و دووەم بێڵینەوە سەرێشەی فشار و لا سەرێشە بە نیشانەکانە دەستنیشانەکەن بەڵێ بە نیشانەکانە هەر ینی ئەوەی کە گرنگە ئەو نەخۆشە پێناسی ئەو نیشانەکانی کا بە دقیقی بۆ دکتۆرەکە کە زەمانەکەی چەنە شێوەی دەستپێکردنەکەی کۆتای هاتنەکەی ئەو نیشانانەی کە لەگەڵیان ڕۆدەن ئەمە گرنگترین ئەو فاکتەران کە ئێمە پێی تەشخیصەکەین. بەڵێ بۆچی کە سەردانی پزیشکەکەن خەڵک مادام بۆ دەستنیشانکردنی سەر ئێشەکە بە نیشانەکان دەستنیشانەکەن بۆچی داوا لە خەڵکەکەن تیشکیان ئەشی ئابگرین؟ بەڵێ ئەوانی کە تازە تووشی سەرێشە ئابنی یانکە مەسەن هاتووە تا ئێستا تەشخیص نەکراوە بە شەقیقە بەڵێ یاخود ئەگەر شەقیقەی هەیە چەند ساڵێکە هەیەی بەڵام شێوەی سەرێشەکەی ئەگۆڕێت گۆڕانکایی بەسەرابێت یان لە سەرێشەکە زیاکات لە تونگدەکەی زیاکە یاخود ناوبەناوەکەی زیاکات لەم حاڵەتانەیە یان کارکتەری ئازارەکە بگۆڕێت لەم کاتانە تیشکیان بۆکەین بۆ ئەوەی دڵنیابین لەوەی هۆکاری ترینی وەکو مەسەرەن بوونی گرێ لەسەرا یان وەرەمێک یان مەسەن شتێکی لەو بابەتە بۆی دڵنیابین لە هۆکارەکانی تر بەمانایشی تر هەندێک جار دەکرێت سەر ئێشە نیشانە بێت بۆ بوونی گرێ و شەرپەنجە لە ناو مێشکە بەڵێ ئەکرێت جا جۆر دەستنیشانکردنەکە ئمە تیشکی ئاساییمان هەیە خەڵک پێ ئەشیا جۆرێکترمان هەیە پێڵن سیتی سکانەر کە خەڵک لە ئەشعی تەنووری و ئێمە ڕایشمان موگناتیسی ئێوە لەسەر کامیان پشتە بەستی بە کامیان ئەمەڕای لە هەمووی دەقیقترە هەموو بەشەکانی مێشک بە جوین دەرەخات و کۆمەڵە سکوێنسی هەیەەوە هیچ وەزەری وشعاعی نیە ینی وەکو بۆکو سیتیسکان و ئەوانیکە ئەنی پیۆنی بە تایبەتی لە گەنجە باشترە ئێماڕای بکرێت چونکە هیچ مشکلی ئەو ڕادیشنینی بەڵێ لام وابێ ئەوەندە سەلامەتە ئێماڕایکە هەندێک جار بۆ خانمانی دووگیانیش ئەکرێت بەڵێ بۆ خانمانی دووگیانیش ئەکرێت بکرێت لەبەرەوە ئێوە زۆر پشتی پێ بەڵێ زۆر پشتی بەسین بەڵێ جا پێشووی بینە سەر باسی چارەسەرەکان لە زانستی پزیشکی نوێدا کە ئێستا بێت دکتۆر شوان ئاگدار بێت لە ئەڵمانیا و لە جیهانیشە چ جۆرە چارەسەرێکی نوێ هەیە با بگەڕێ بزانین لە مێژووی مرۆڤایەتیە چۆن چارەسەری سەرێشیان کردوانی مێشتێکی کورتمان هەیە برایانی بەشی دەرهێنان زەحمە دەکێشن و بۆمان خەنە سەر شاشەکە هەر لە ئەرشیفی بەرنامەی چارە وەرمان گرتووە و هەروەها کورداندومانە بۆتان
تەماشایشی ئەو ڤیدیۆ کورتاکەین و گەڕێنە خزمەتتان دوای توانین وردە بۆ تەلەفۆنەکانشدا خزمەتتاناوین. لە مێژووی مرۆڤایەتیدا لە سەردەمی شارستانیەتی میسرە کۆنەکان و یۆنانیەکاندا پزیشکەکان بە دوای چارەسەرێکی بنەڕێتیدا دەگەڕێن، بەڵام تا ئێستا بەشێکی زۆری چارەسەرەکەیان نەدۆزیوەتەوە. هەر بۆیە لە شارستانی یۆنانەکاندا کاتێک کەسێک ئازاری دەبوو سەرەتا داوای دە ئەفرێنەر دەکرد لێ خۆش بێ بۆ ئەوەی ئازارەکە چارەسەر بکە. ئەگەر بەرداوام بواە پزیشکەکان لە ڕێگەی ئامێرێکی کوونکەرەوە کونێکیان دەکردە کاسەی سەری نەخۆشەکە و ڕێژەیەکی زۆر خوێنی لێ دەڕۆشت کە بە بۆچوونی ئەوان ئەم خوێنە پیسە هۆکاری ئازارەکەیە. هەندێکیان بەم شێوەیە چارەسەر دەبوون و بەڵام کاریگەری داوەکی تری دەبوو. بە جۆرێک نەخۆشەکە تووشی هەندێک کێشە دەبوو، بەڵام خۆشبەختانە ئێستام ڕێگەیە بەکار نایەت. هاتینەوە خزمەتان لە گفتوگۆکانمان لەگەڵ دکتۆر شوان بەردەوامین و ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە کە پاشکەمێکی بتانەکەوێتە سەر شاشە هەر پرسیارەکان هەیە لە جەنابی دکتۆری بکەن و ئەگەر پرسیارشتان نەبووم لە باتیەوە پرسیارەکانتانەکەم. دکتۆر ژیان، ئەوەی کە لە ڤیدۆکە بینیمان مەسەلەی سەرکوونکردن، من هەر کاتی خۆی لە کتێبی 38 خوێندوومەتەوە کە لە سەردەمی فرعونەکانە کە ئەو کاتە پێیان وا بە جۆرێکی سەرێشە غازێکی پیسر ناوسەرا دروستە بێت، هەرەو سەردەمەش کە لە سەری مرۆڤیان هەڵگرتەوە بۆ غازە بەتاڵ بێتەوە. پێم بفەرموو هەر بەڕاست 4-5 ساڵ بەر لە ئێستا مرۆڤایەتیەوە پێشکەوتوو بە کە بتوانێت کاسێ سەر هەڵگرێ؟ واللهی ئەوێ پێشکەوتوو بێ، ینی پێشکەوتوو نەبووە بەس توانیوانە هەڵگرن، یعنی توانیوانە، بەڵام ئەو شتا هیچ ئێستا بنچینەیەکی زانستی نییە. بەڵێ بنچینی زانستی، ینی ئەوەی کە بە بەحثوانە ئەوە نییە کە هەندێک کەسی ئێستا لای خۆمان کەڵە شاخ ئەوانەکەن، بەس ئەوەش هەر هیچ بنەمایەکی زانستی نیە، یعنی ئەڵێ خوێنە پیسەکەی لێ دەرێن کەڵە شاخ لەمانەکەن یان لە پشتی سەرە ئەو خوێنە پیسە، ینی هەر ئەو شتە لە دێر زمانەوە هەبووە کە خوێنی پیسە و ئەبێ دەرهێنێت. بەس خۆی وانە؟ نەخێر، ئەو دکتۆر هیچ بنەمایەکی زانستی نیە. لەو بابەتە حەزەکەم پرسیار لێ بکەم کاک خۆشناوەرەگەم لە پێنجۆن، بەڵام زۆر باسیەکەن خەڵک لە ئەوروپاش کەڵە شاخەکە و یاریزانە بە ناوبانگەکانێکن و دوای کەڵە شاخ و سەر ئێشە لەسەر یەک وەڵام من بەرەوە بە پەیوەندێکی کاک خۆشناوەرگن لەگەڵ قسەتە بە کاک خۆشناو هەموو کاتێکت باش و ڕاستە و خۆ پرسیارەکەت بکە. کاک دکتۆر گیانم کاتۆ باش. هەموو کاتە باش قوربان، سپاس. باشی قوربان بژیت، مەمنون. بەخێراتنی کاک دکتۆر شوانەکەم. سپاس، مەمنون. بێزەحمەت دوو پرسیارمان هەیە لە خزمەتان، من خۆشم و خێزانیشم سەرێشەمان لەگەڵایە. بەڵێ. سەرێشەکەی من لە یەک لامەیە لە چاو. بەڵێ. لە لای چەپم ئەدا ئیتر پشتەمبلم بەس کاتێک کە سەرمام ئەبێت. بەڵێ. ئەو سەرێشە کە لێمەیان مەقسەد ئەگەرم ئەم سەعات 8 بێت تاوەکو 8 شەو من ئەم لەگەڵ ماوێ ئەم سەرێشە جای نازانم. یعنی مەبەستە 8 بانی تا 8 شەو ئاوا 12 ساعات؟ بەڵێ 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 12 بۆ 6 لە کەمترینیان 6 ساعاتە. بەڵێ بەڵێ بەڵێ. ئایتر هەموو گیانم تەشەدوجا دەکاوم جا چارەسەریشم نییە، حەب بەکارێنم حەبەکە نەجاحەتی نییە، سەماوەیە کە دەردیشێم لە خۆم هەرسەکەم بە دەردەکەی شاردام، بەڵام خێزانیشم نەخۆشی هەر هەمان شت وەکو منە بێزی ئەکا و ئەی خات و ئەم شانە نازانی کە پەیوەندی بە پرسیاری دومیشت هەرەوە بوو کاک خۆشناو؟ بەڵێ. باش دکتۆر هیچ پرسیارێکت نییە لای چەپەکەی ئەگەر نیشانی ڕشان و ئەوانەی هەیە لەگەڵ کاک خۆشناو هیچ کاک دکتۆر بەڵێ نیشانەی ڕشانەوەم هەیە ئەڕشیتەوە هێڵنجی ئەو خا لە جێگای ئازارەکە؟ ئەرە وەڵا ئەم خا لە جێ ئەم خا هەتاوەکو 6 ساعات بۆ 8 ساعات زیاتریش. ئازارەکە و پلدانی هەیە وەکو ئەوی کە باسمان کرد؟ وەڵی چاو مێشێ، چاو ئێستی چاو مێشێ، لوتم مێشێ، وێستانی لوتمە زۆر زۆرشێ، پشتە سەرم مێشێ، ئەمجا گیانم پۆڵنج و تەشەدوجاتەکانە دەبێ. بەڵێ باش. ئەی وەکو ئەی خێزانەکە شەر هەمان شێوە، ینی هەر ئەوە لاسەرێکی خێزانیشم بەڵێ هەر هەمان شێوەیە، خێزانمە تاسەدانی کرماشانیشم پێ کردووە دکتۆروتی میگرینێتی. ئەویش هەر لاسەرێشی هەیە، لای سەرێشێت و چەندێکە خایەن لاسەرێشەکەی ئەو؟ وەڵای ئەو بەردەوام داینی لەگەڵیایەت. دایمی ئەوە، یعنی ئەو نییە ناو بەناو. من کاتی سەرما بوون، کاتێک کە سەرما لێمەیە یا لە کاتی خۆشۆردنا لەو کاتانە خۆم جوان گەرمیشداهاتێچم، بەڵام دوای 2 ساعت 3 ساعت کە ئەچمە دەرەوە کاریگەری لەسەرم هەیە و تووشی ئەو نەخۆشی ناکە. باش. هیچ پرسیار سەر حەبوو دەرزی شتەکان؟ وەڵی ئەو دەرزیانە زۆرە بەکارهێناوە، عین چەند ساڵێکە بەکاری هێنی دیان مەسەن چۆنە؟ تقریبان وەڵی 4 ساڵە بەکاری لەمانکە چەند جار بەکاری هێنی حەبی ئازاریان دەرزی ئازار؟ وەڵی لە من کاک دکتۆر ئەگە درۆات نەکەن لەمایەکە من 2 جار 3 جار بەم شێوازە کاریگەری لەسەرم هەیە ئەم سەرێشە. باش زۆر چاک.
جوای سەرکەوتن بۆ جەناب خوازم و دەستان خۆش بێت. باش سپاس کاک خۆشناو دوای وەڵامەکە وەرەگری حەزەکەی وەڵامیش کاک شاخەوان بەرەوە کاک خۆشناو بەرەوە بۆی کەم پرسەری کەڵە شاخ و سەرێشەکە بکەم. باش ئەوەی کاک خۆشناو بەلای شەقیقە ڕابەلای نیشانەکانیان لەبەرەوەی کە لای یەک لای سەری کاک خۆشناو لای چەپی سەری ئێشێت و تقریبان وتی 12 ساعتە خیانێت و ئەرشێتەوە لەگەڵی وای لێکە ئیخارە جێگایە ئەوی کە تێگەیشتمە 2 بۆ 3 جاریش لی ئەدا لە ماینکە ئەمە نیشانەکانی شەقیقەیە ئەوی کە ئەو هەیەی هاشا ئەکرێت مەسەردانی پزیشکی مێشک و دەمار کات و مەسەن چارەسەری بۆدانە بەپی ئەوەی کە لە ماینکە چەند جار بۆیێت لەسەر سەردانی پزیشکی مێشک و دەمار کاک خۆشناوە فەرمووی ئێمە سەردانی کرماشانمان کردووە حەزەکەم ئەوە بزانم ئەوەی کە پزیشکانی خۆمان ئێزانێت سەلەبری کە بەڕێزت لە ئەڵمانیا خوێندوتە پاشخانی زانستی ئەڵمانیا ئازانیت وە ساڵ و نیوە کە لێری پاشخانی زانستی پزیشکەکانی ئێمە ئازانیت هیچی فەرقە؟ وڵا وەکو زانستی هیچ فەرق نیە یعنی پزیشکەکانی خۆشمان یعنی هەمان ئاستی زانستیان هەیە بگرە هەندێک جار زیاتر ژوانی وەکو تیۆری بەڵام فاسیلیتەکان دەورە بینێت فاسیلی هەندێک ینی فاسیلیتیانی چی بەس عفو ینی وەکو بوونی ینی بوونی شتەکان دەرمان هەندێک لەو عیلاجە تازانی کە هەیە دۆزراوەتەوە ئێستا هەمانە لێرە لە کوردستان لێرە ئێستا بەشێکی هاتووە بەس بەشێکیشی ماوە باش نەبوو لە ئێران دەستەکە والله زۆر معلومات هەندێکیان باش خۆگەر نەبوو لە ئەڵمانیا خەڵگەستە و ینی خزمی هەیە توانێت پێیکەوە هەندێک جار بەڵا توانم پێ مە بەستم لە گرنگترین شتەکە لەم بابەتەیە لە پاشخانی زانستی پزیشکەکانمان لە دەستنیشانکردنی نەخۆشیەکە و لە نووسینی چارەسەرەکە و لە گرتنی ئێماڕای خوێندنەوەی ئێماڕایەکە کە لە هەمووی گرنگترە بوویەوە هیچ کێشێکمان هەیە هیچ کێشەمان نیە لەو باش کەواتە پێویستەکە خەڵک بۆ سەرێشە و شەقیقەوەمانە بچێتە دەرەوەی وڵات پێویست ناکە پێویست ناکەنەوە باش کەواتە کاک خۆشناو چارەسەرەکە وێ بڕاتە دەرەوەی وڵات و یان نەڕاتە دەرەوەی نەڕات ئەتوانێت بێت لای پزیشکەکانی خۆمان ینی پزیشکی باشمان هەیە باشە ئەتوانێت ئەگەر جوان پێناسەیەکی سەرێشەکەی بکات و پابند بێ بە دەرمانەکانەوە دڵنیام ئیسفادی چاکەکە یەک پرسیارتر دکتۆر زۆرێک لەم حاڵەتانە چارەخوازەکە ئەچێ بۆ لای دکتۆر ئەلیف ماوەیە لەگەڵی ئەبێت ئەڵی ئیسفادەم لێ نەکردن جا ئەچێ بۆ لای دکتۆر بێ اینجاڵە ئیسفادەم لێ بیش نەکرد ئەچێ بۆ لای دکتۆر جیم پرسیارەکەی من ئەوەیە لەم بینە چارەخوازەکە ون نابێ ینی خۆی لەو کاتە وونە بێت ینی تۆچیتە لای پزیشکە یەکەم جار دەرمانە دەست پێ کات ینی بڵین باشترین دەرمان کە دانراوە بەپی بەحث و لە کتێبەکانە هەیە دەرمانێکە بۆ دانێت بەس ئەم دەرمانش کە دانراوە باشینە بەپی منە لە سا 6 بۆ لە سا هەفتای نەخۆشی ئیسفادی لێکات لەوانەیە مەسەن ئەو نەخۆشی کێت لەو لە سا 20 بێ کە ئیسفادی لێ ناکات ینی ئەبێ بچیتەوە بەلای پزیشکەکەی خۆی باشترە بۆی بزانێت کە ئیسفادی لێ کردبی گۆڕە بەشتێکیکە یا بزانێت چی ئالتەرناتیڤ چی هەیە کەواتە کاک خۆشناو لەگەڵێک پزیشک بڕاو بەردەوام بێ باش هێشتا پرسیارێکە لە شاخەکەم هەرماوە کاگیوسف لە ڕانیەوەی پرسیارەکە لێ بکە کاگیوسف یان بە خەراتنی دکتۆرمان کردووە و سوپاس و یەکسەر پرسیارەکەت بکە زۆر باشە جان یەک پرسیارت هەیە دکتۆر فەرموو جانی من یعنی ئەوەی کرد کاکتۆر باسی کرد هەندێک لە خۆمدا بەدی دەکەم پێشەوەی برۆم یعنی بێشیتن چاوم لێڵەبی یعنی کە سارە لێ دەخڕم جادە دەبی بە دوو ساید یعنی هەنە پێش تاوم یا شتێکە خوێنمەوە تێکی هەڵەکە دوای چارێکە کە چارێکە کچوو ئەو جار برۆیەکەم دەیگرێ بەس مەودای کەم دەمێنێتەوە من حەب بەکاردێنم لەو کاتەدا بەڵێ حەبەکەت حەبی میگرەینە شەقیقەیە یا حەوی عتیادیە فۆسفاتی پێم وایە پێڵێن لە ئاوەکەی لە ئەوەی پاودەرەکەی لە ئاوەکای توێنیتەوە بەڵێ هەر بۆ چاکەبی بەڵێ ئەرە وەڵای پێش کە هەر هەستم پێکرد بەکاری دێنم بەڵێ فەرموو پرسیارەکەت چیتریشت هەیە پرسیاری خۆت بکە کاگیوسف وەڵا هەر ئەوەندێ بەس واز دەکەم لە دایکم بۆ مابیتەوە یعنی حایلەی دایکم هەموویان سەرێشانیان لەگەڵا بەڵێ سوپاس بۆ پرسیارەکەت جەنابەت لە من باشترە زانی ئەو براندە دایکلۆفیناکە هەندێک برندتر پێڵەن ئۆلفین هەندێکتر پێڵێن ڤۆڵتارین هەمویان هەر یەک خێزان و ناوەکانیان گۆڕە ئەم حاڵەتی کاگیوسف لە لاسەرێشات چێت لە شەقیقات زۆر یەکەم جار لە چاوتەڵخیەوە دەست پێکەوە فەرموجادەکە بە دوو جاد ئەوە لەگەڵ ئەوە ڕات بە تایبەتی گەر ئەو چاوتەڵخبوونەوە کووتمان بە هێواشی دەست پێکە ئەو شێوەی دەست پێکردنی زۆر گرنگە کە لە پڕا دەست پێکە فەرقی هەیە وەک لەوەی کە هێواشەواش دەست پێکات ئەوەی کە لەگەڵ شەقیقا ڕۆ هێواشەواش دەست پێکە و بڵاو بێتەوە ئەمە کارکتەری شەقیقەیە کە ئاوەهی بڵاوبوونەوەیکی هێواش و ئجازیاکات چاوتەڵخبوونەکەشە بە هەمان شێوە اینجا ئەو کۆتاییەت و سەرێشەکە ئەمە لەگەڵ شەقیقا ڕۆ بە تایبەتی کە لە خێزانەکەشانە سەرێشە هەیە
ئەمە عليكسەر بۆ ماوەی ینی ویراسی دەوری هەیە لە شەقیقە لەگەڵ شەقیقە ئەڕات. باش ئەو دەرمانی کە بەکارهێن دایکلۆفین ئاگیان ڤۆڵت فاست ئەوەی بەسە ئەوە ئەبێت بزانین لە مانگێکە چەند جار بۆیێت ئەگەر لە مانگێکە یەک جار بێت یان دوو جار بێت ئەو کاتە لەوانەیە کافی بێت یان لەوانێت توانین شتێکی کەشی بۆ دانی مەسەن تایبەت بە شەقیقە. بەڵام ئەگەر لە 3 جار بە سەر لی بات و ئازارەکە زۆر ناڕەحەتیکە ئەو کاتە باشتر وایە سەردانی پزیشکا بۆی یەکێکی لە عیلاجەکانی بۆ دانی کە بەردەوام بەکاری بێنێ بۆی زۆر پێویستی پێی نەبێت. بۆچی؟ چونکە ڤۆڵت فاست و هەموو لەو ئازارشکێنانە ئەگەر لە مانگێکە عنی بۆ ماوەی چەند ساڵێک لە مانگێکە زیاتر لە 10 جار بەکار بێنێت خۆی سەرێشە دروستەکات. شتێک دروستەکات پێڵەن سەرێشە بەهۆی بەکارهێنانی دەرمانی سەرێشەوە. لەبەرەوە بۆی لەم حاڵەتە دوورکەینەوە باشتر وایە زۆر بەکار نهێنرێت ئەگەر زانی زۆر لی ئەدات ئەو کاتە بێت سەردانی پزیشکا بۆی چارەسەری بۆدان. بەڵێ کەڵەشاخ بکەین بۆی سەرشەمان نەبێت. کەڵەشاخ هەندێک جار دەوری هەیە لە بەتایبەتی لە کرژە ئازارەکە کە باسمان کرد. لەو کرژە ئازارە من بەڕاستی میکانیزمەکەی زۆر نازانم بەس ئەوەی کە من خۆم ئینم کردووە کەڵەشاخ ماسوولکەکان خاوەکاتەوە و بەشێکی ئەو کرژە ئازارەش کە هەیە پەیوەندی هەیە بە کرژبوونی ماسوولکەکانەوە کە دائنن لەسەر شان و لەوانە ئەو خوێنە ڕائکێشن و ئەکات کە ئەو ماسوولکانە ینی هەست نەخۆشەکە دوای چەند ڕۆژ هەست بە خاوبوونی ماسوولکەکانەکە نەخۆشم بینیەوەڵە ئیسفادەم لێ کردووە ئیسفادی لە کەڵەشاخ کردووە بە تایبەتی ئەوانەی کرژە ئازارن بەڵام لە شەقیقە ئیسفادی لێ ناکات ئەی نەخۆشمان بینیوە چەند جار کردوێتی زۆر ئیسفادی لێ ناکات. بەڵێ ڕاستەڵان لە ئەوروپا خەڵک زۆرێکە لەوێ شەکرێت بەڵام زۆرە واللهی من لە ئەڵمانیا زۆر نەبینیەوە بکرێت بەڵام پێم وایە بێت لە وڵاتەکانی کە وەکو ڕۆمانیا و بوڵغاریا ئەمانە بەڵێ ئەوروپای شەرقی باشە بۆ نمونە ئەگەر ئەو کەسەی کە کەڵەشاخەکە و سوودی لێ وەرەگرێت بۆی کە ماسوولکانی خاوبێتەوە خۆ گەر مەساجیش بکە ماسوولکانی هەرخاوە بێتەوە هەڵبەت ئێمە باسی زانستەکەین واز لە مەسەلەی ئاین بێنە ئەگەر خوێن بە ئەڵڵی ئەو خوێندانە بۆ حاڵەتێک ئەگەر بڵین ڕێژەی خوێنی زۆر زیابێ وێڵەن خڕۆکە سوورەکانی خوێن بەهۆی دیاردەیەکەوە بۆ منەوانی کە جگەرە زۆرە کێشن ئەوانەی کە نەخۆشی سیەکانیان هەیە کە زۆر بەرز دەبێتەوەە واکە کە نەخۆشەکە بە تەواتی سەرێشەوشتی توش بێت لەم حاڵەتانە ئیسفادی لێکات. بەڵام وەکو شەقیقە خۆی بەبێ ئەوانە ئەمیش هیچ بنەمایەکی زانستی یعنی هیچ بەحسێکی لەسەر نییە کە بیسەرمێنێ بڵێ ئەمە نەخۆش ئیسفادە لەواکە کە خوێن بە ینی ئەمە ئەتوان دەگەین سەر بەحسەکان بۆ هەموو دەرمانەکان و بۆ ئەوشتانێکاکرێ بەڵام تەنها لەو حاڵەتانەیە کە بەهۆی هۆکارێکیکەوە ڕێژەی خوێنان بەرز بووە لەم حاڵەتانە ئەکرێت خوێندان ئیسفادی هەبێت. باشە هەر لەسەر مەسلەی شەقیقە ئەسەوە برادران لە بەشی دەرهێنانەوە پێمەڵەن ئەڵێن لەماوە ڤیددیۆکمان بینیوە کە باستەواکرێ خەڵکێکی جۆزان بەکارێنێ جۆزانە لە ناوچەوانی ئەڵێن ئەوە گوایە بۆ ئازاری شەقیقە باشە خوێنی ناوچوانە هێن نەدەرەوە وام پێمەڵە خوێنی ناوچوان دەرەوە ئەوەش من لەگەڵ ینیم بە هیچ شێوێک چونکە هەم یەکەم تۆ ئەو شوێنە بینارێکی احتیمالی ئەوە زیاکەی کە تووشی ئیلتیابات بێت و هەم شوێنێکی ئەمێنێتەوە بێرێتەوە ینی ناشینە شوێنەکەی و هیچ ئیسفادێکی نیە ینی بنەمای زانستی نییە بۆ شەق ئەی بنەمای ئاینی هەیە ئەم شتانە نازانوەڵە چکە منیش دەبەرێکە ئیشەکەیشی من نیە ناتوان هیچ قسەیەکی تیا بکەم. باشە هەر لەسەر مەسلەی غازکردنی ناوسەرەوە عرضم کردی پێش 4,500 ساڵێک لەمەوبەر سینۆ هەوتوێتی ئەمەوەمانزانانی و غاز هەیە لە ناو سەری خەڵکەکە و سەریمان کون کردووە جار خۆش لە کتێبەکە باسیەوە کاتەڵێ ئەگەر دوای نەشتەرگەرەکە نەجاحەتی بێنە نەجاحەتی ناو کابرا ئەژێ ئەگەر نەجاحەتیش نێنە ئەمرت. من هەر لەم کۆتاییانە نزیکەی ساڵێک 2 ساڵە بێ کەسێکم بینی وتی یەکێک لە هۆکارەکانی سەرێشەیە کە سەر غازی تیاکۆ بێتەوە هەر هەمان قسەی پێش 4,500 ساڵی کرد. ئەگەر غاز هەبێ ئێوە بۆ ئێمە ڕای شتەی بینن خۆی وانە ینی یەکەم جار ئەوە غاز کۆ نابێتەوە لەسرە غاز کۆ نابێتەوە لەسەر ینی ئەکرێت مەسەن شتیکە بێ هەندێک حاڵەتی کە پێڵەن ئەوانەی کە سەرێشە دۆمیەکانی پێڵەن هۆکار ینی بۆ غازیش نا بۆ شتیکەوە بەسم بەس وەکو خۆی وەکو شەقیق ئەوانە هیچ پەیوەندیەکی بۆ نییە. ئینی پرسیارێکی چی بوو ئەوەیکیان هەر ئەوەی غازەکە ئەوتمەگەر بەیەمە ڕای شتە بینرێ ئەگەر غازە بێ ناو سەری خەڵکە خۆگەر هەوا هەبێ بیندێ بەڵام زۆر ئەو حاڵەتە نییە لە نییە شتیوانە هەر نەبێت جەنابەت 5 ساڵ لە ئەڵمانیا خوێندوتە بە سەدان ئێمە ڕای باش بە سەدان ئێمە ڕایت بینیوە بۆ نمونە ئەگەر هەزاران نەبینی بێ
لەم ساڵی ڕابردوو هەر 100,000 ئێوارای زیاترت بینی چەند جار غازە بینیەوە لە ناوسەری خەڵک تا سەنەوەنی ئەوەش دیسانەوە ئەسڵ وەساسی باشە کاک نازم وەرەگرینە چەماڵی پرسیارەکەت لێ بکە کاک نازم گیان بە خێراتی میوانەکەم کردووە و هەموو کاتێکت باش و فەرمو پرسیارەکەت کە ڕاحەکەم هەموو کارێکتان باش وڵاتی تۆرجان من خۆم کتێکم ژانە سەرمانە من بە زۆری دای ڕاست بەڵێ کە ئەمگرێ زۆر بێت تاقەتمەکە جاروایە دڵم پڕێ خەریکە ئەڕشێمەوە بەڵێ جاروایە ئەڕشێمەوە بەس بە زۆری ئەگە ماندوو بم زیاتر تەسیرم لێ بەڵێ 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 کتێکەم ئەمەنی تقریبا 30 ساڵە ئەیش چینە لای دکتۆرە لە سلێمانی بەخوا ناوەکەین لێبێتێتەوە ئەو گوتی شەقی خەیەتی بەس دی جۆرە حەبی بۆ داناوە لەسەر ئەو حەپانە بەردەوامە نازانم زەرەری نییە بیخوا لەسەری بەردەوام بێ باشە دکتۆژیان پرسیارت نییە بووی بەنسبەت خۆی ئازاری سەرشەکە چەندێکە خانەیە کاک نازم چەند ساعت بێتەوە مێنێتەوە ئەو خۆم جاروە هەیە 3 ڕۆژ خایەنی جاروایە بە ڕۆژی تاکە بێ اینجا ئەشتێتەوە لەگەڵ ئەش خارە جێگای ینی واو لێک ڕق لە ڕناکی دەنگەدەنگ بێت واللهی نام خابڵان یعنی ئەگەر ماندوو حەزیات تەسیرم لێکە کاتی کە ژانە سەرمە ئەگەر یعنی ئیشێ بکەم لەگەڵیان تۆزە خۆم ماندووکەم زیاد بەسین کتەکەم ئەو ئەیگرێت زۆر بێتاقەتێکایش ئەویش باماشەوە هەر چەند ڕۆژە بەردەوامە بێت کاک نازم والله هیچ کەسم ئەینە جاروا هەیە مثلا ڕۆژێکە جاروا هەیە کە خەویلەکە باشترە بێ بەڵێ کچەکەت تەمەنی چەنە عەفو کاک نازم تەمەنی 23 ساڵە 23 ساڵە ئەویش هەر لاسەرێشە ئاگرێوانی لاسەرێشە و بۆ شێوە والله ئەویش عینەن چینێتی لای دکتۆر ئەلێ شەقیقەیە باش زۆر چاک هەر بنەماڵەکەمان ئەو ژانە سەری لەبایتر نازانم شەقیقەیان کاک نازم لە مانگێکە خۆ چەنە بووە چەند جار بۆ دیێت لە مانگەکە والله جاروا هەیە مانجێک نایگرم جاروایە لە هەفتەیەکە لەوانە دوو جاری گرم بەینە بە زۆری لای ڕاست باش زۆر چاک باشە دکتۆر با هەندێک لە پرسیارەکانی سوشال میدیاشت بۆ بخوێنمەوە پرسیارەکە تو لەلایەن یاد ئەحمەد دەڵێ دکتۆر من زەختی مێشکم هەیە 5 ساڵە سەمامەم بۆ دانراوە ئێستا ماوەیە کە سرم زۆر ئێشێ زۆر بێهێزم باشە دەستان دەستی پێکرۆ سەرشێک بەڵێ ئەمە حاڵەتێکە ئەم ئەگەر زەختی مێشکی بەرزوو بێتەوە بەڵێ ئەگەر هۆکاری نەبێت بۆ منە ئەگەر ئەشعی بۆ کرابێت هیچ بۆ منە وەرەمی نەبێ هیچ هۆکارێکی نەبێ بۆ منە خوێن هێنەرەکانی نەگیرابێتن بەڵێ ئەمە لەم حاڵەتە پێوترێت ینی بەرزبوونەوەی فشاری ینی هۆکار نادیارە ئەگەر تەرجمەیەکی بە کوردی ئاوەهیە بەڵێ بۆیە سەڵامی بۆ دانراوە ئەگەر سەریەشەی زیادی کردبێتەوە پێویستە بچێتەوە ئێمە ڕای بکات بۆ فەحسی پشتەوەی چای بۆ بکرێت کە ئۆپتیک نێروی پێڵن بزانن هیچ نیشانەیەکی بەرزبوونەوەی زەختی مێشکی هەیەیان ئەگەر لەم کاتانە هەبێت ئەو دوو پزیشکی کە ساڵمەکەی بۆ دانا دیسانەوە پیاچونەی بۆ بکە بزانە هیچ گیرانێکی تیان نییە ئەگەر گیرانێکا بێ خۆی بە پێەوە چارەسەرێکە بەڵێ باشە جگەلەوە عمەر ساڵح پرسیارەوەی هەیە ئەڵێت من بەیانیان بە ئازاری سەر ئێشە بە خەبەردێم هۆکاری چییە؟ هەموو خۆی ئەگەر هۆکاری سەرشەی بەیانیان بە تایبەتی ئەگەر کەسێک قەڵەو بێت ئەگەر کەسێک ئەوانەی زۆر جگەرەکێشن هەندێک جار بەهۆی تەنگە نەفەسی شەوانەوە کە پێڵەن سلیپ ئەپنیای پێڵەن هەناسیان تونگە بەرەکەتی خۆ بەڵێ بەهۆی بەرزبوونەوەی CO2 لەشەوە لەو کات وا ئەکا سەرشە دروست کات چونکە CO2 خۆی فراوانبوون بە ملولە خوێنەکانی سەرەکات واکە ئەو سەرشەی بەیانیانە دروست کات ئەمە یەکێکە لە هۆکارەکانی سەرشەی بەیانیان هەندێک جاریش هەر کرژە ئازار خۆی لەوانەیەکێ بێت لەوەی کە بەیانیان نەخۆش خەبەر بێتەوە بە سەرشی بەسەرشەوە خەبەر بێتەوە بەڵام ئەوە بێت فەحسی بۆ بکرێ بزانن مەسەن لە خەوە هیچ پرخەی زۆرە تەنگە نەفەس نابێت خەبەری نابێتەوە لە کاتی خەوە لۆنە ئەحمەد پرسیارەوەی هەیە هەڵبەت پرسیاری عادەکانی دکتۆر و ئەدرێسی دکتۆرەکانەکەوان زۆر ئاسان دوێتوان پەیوەندی بکات بە بەشی پەیوەندەکانەوە لە کەناڵی کورسات وەڵامی ئێنەوە شلێر پرسیارەوەی هێڵێ ئایا کەم خوێنی و کەم ئاسنی هۆکارە بۆ شەقیقە؟ هۆکار نییە هۆکار نییە بۆ شەقیقەکەم ئاسنی ئەوانم باز احتیمالە زیادی کەعنی زیاتر نەخۆشەکە هەست بە شەکەتیەکە هەست بە ئازارێکی ترەکات کە بەردەوام لەگەڵ بێ بەڵام وەکو
هۆکار بۆ شاقی هۆکار نییە. کاک نەبی لە دەربەنی خانەوە فەرموو پرسیارەکەت بکە و دوای لەگەڵ کاک ئارامیشا وەڵام هەڵدەگرین هەردووکتان بەسەر چاو. جان کاک نەبیل. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. باش بی جان سلامت یاخوا جان یەکسەر پرسیارەکەت کە کاک نەبیل. باشە ئەم دەستخۆشی دیدانەکەم لە بەرنامەدان لە خۆدان و کەنال ئینشاءالله. سپاس دەکەم ژیت. وەڵی پرسیارەکە ئەوەیە تەقەی ملم هەیە بەڵام لە دەستی ڕاست ملمە تەقیە بەڵام لە دەستی چەپ وشکە و ناتەقیە. بەڵێ بە تەقاننی من. بەڵێ. بەڵام دەماری پشتم هەردوو دەماری خوار بەردەوام وشکەوێ لە بەتایبەت لە سەرمایە. بەڵێ. و ژانی سەرمیش هەیە ئێشی هەیە. بەڵێ. لە زستانە بەتایبەت. بەس ئازاری پشتێ هەیە کاک نەبیل بەس پشتێ ئێشێت پشتم ئەرەوەڵا هەردووی دەماراتی وشکەوێ بەشی سەرەوەی پشتێ ئێشێ وانە ئازاری پشتی ملم هەیە پشتی ملێ یاتە سەرێ بەسەر سەر لەگەڵ بێش لە سەرم ئەرەوە ئەی لەگەڵ یا قۆڵشتە سڕ نابێت ئیجنایەتە قۆڵە بە قۆڵم نا قۆڵە نایشێ باشە ئەمە هە بەردەوام ئەم ئازارەیە ناو بەناو ئەمیش بۆ دێت والله بە تقریبان 2 ڕۆژ کارەتیە 3 ڕۆژ کارەتی ئەگەر هەوای سەر بدارێن ئەگەر هەوا لیبات لە کاتی سەرمایە باش دەسوشتە سڕ نابێ هیچ مێلورە بکات دەست سڕ بێ قاچ سڕ بێت ئەو شتانە نییە قاچم سڕ ناوێ هەر سەر ژان بە تایبەت ئەدا دەناو چۆمە یعنی وەکو چۆن بە پێشەوە ئەدا دەناو هەردوو چۆمە باش باشە زۆر چەکە زۆر سپاس باشە حەزەکەی لەوەی کاک نەبیلەوە دەست پێ بکە چکە پرسیارەکە دۆزێک جیاواز بوو دواتچێ لە کاکاران فەرموو وەی زۆر کەس هەن یعنیەت ئەڵێ پشتی سەرمێشێ یا ملمێشێت بە تایبەتی لە کاتێک کە سەرمایە لێ ئەدات یعنی خۆی کە سەرمای لی بات و ئازاد دەست پێکات بە تایبەتی پشتە ملوانە نەیاتە سەر ئەمە احتیمال هەر کژبوونی ماسوولکە بێ ینی ماسوولکە خەڵک پێوە تەشەنووت بەڵێ ئەوەی کە خەڵک پێوە تەشەنووت کژبوونی ماسوولکە بەڵام ئەگەر مەسەلەن ئەم ملی ئازاری هەبێت بە تایبەتی ئەگەر ئەم ئێستا نیشانانی نەبوو هەندێک نەخۆشیە یاتە قۆڵی مەسەن لەگەڵ سڕ بێت یان کێشەیەکی هەبێت و کاتە پێویستە فەحسی بە بکرێ بزان هەندێک جار بە کەمی ئەوانەی کە سەڵفانی ملیان هەیە یا با بڵین پێڵن دەرچوونی دیسکەکانیان بڵین هەر سەڵفانی پێڵن بە کوردی خۆمانەوە بزانم بەڵێ ئەگەرەوەی هەبێت ئازاری سەر دروستەکە ئەمە بەڵێ ئازاری سەر دروستەکە بەس ئازارەکە چۆنە هەر لە پشتە ملا بێنێتەوە ئەیاتە ئێرە ئەیاتە ئەم منتیقەی سەر و ئازارەکە لەگەڵ جوڵ شتا گۆڕانکاری بەسەرایەت کە ملە جوڵێنە نەخۆشەکە و ئەکرێت دەسڕبوون یان بەهێزی لایەکی لەگەڵا بێ و کاتە بە فەحسی سەریری و لەگەڵ فەحسی ئەشیاء بەتایبەتی ئەشیاء ملو ئەوانە دەرەکەوێت کە ئەوەی هەیەیان بەڵێ وەڵامی کاک ئارام بیتەوە پێشەوەی ڕوێن لای دیمان نازم کاک نازم لە چەند بەڵێ کاک نازم وتی لای ڕاستی سەری ئەشێت لی تقریبا 3 ڕۆژە خانێت و لەگەڵ یا ڕشانەوەی هەیە تقریبا وتی نامخانە جێگا بەس بێت تااقەتیە کات ینی ئەمە شەر ئەچێتە هەندێک کەس ینی لای خۆمان بەرگاگری عینایە بکوێت لە جێگەیە ئیشی خۆیەکە بەڵام ئەمی شەرچێتە شەقیقەوە ینی تەشخیصی شەقیقەیە بۆ بەتایبەتی کە کچەکەشی بە هەمان شێوە لای چەپی سەری ناو بەناو ئێشێت بە هەمان شێوە ئەمە شەقیقەی بڵین لا شەقیقیان بڵین لا سەرێشان میگرێنیان هەیە بەڵێ و 2 ڕۆژە خانیانە بێ ئەمی شەر بچێت بۆ لای پزیشکی مێشک و دەمار بزانێ ئایا پێویست بە عیلاجەکە چونکە خۆی دوو نوع عیلاج هەیە فەرمووی دوو حەبی هەیە کچەکەم ئایا خراپ نییە و دوو حەبەکە پێدرێ وڵا دوو حەبەکە ئەگەر پزیشکی مێشک و دەمار بۆ نووسرابێت خراپ نییە ینی دیارە لەسەر بنەمایە بۆ نووسیە بەس نازانام ینی ناوی حەبەکانی نەوت بەڵام پێویستە ئەنی ئەمە زۆر گرنگە زەمانەکە بۆی بزانێت ئەم نەخۆشە چارەسەر بەکاربێنە بەس بۆ کاتی پێویستیان علاجی دایمیش بەکاربێنە چونکە علاجی دایمیش هەیە کە بۆ ماوەی 6 مان بۆ 12 مان بەکاری هێنین لەگەڵ علاجی کاتی پێویستیشانی ئەم دوو نوع زۆر گرنگ دیمان خانە بێ بە دوا پەیوەندی ئەم شەومان لەبەرەوەی کەسێ خولە کاتمان ماوە لە واچی هەفتەی داهاتووژە لە خزمەت دکتۆر شوان ئابی نەگەر کاتی هەبێ دیمان خان لە چوارقڕنەوە فەرموو یەکسەر پرسیارەکەت کە لەبەری کاتەکەمان زۆر کەمە داخراوەتەوە بەداخەوە کە پەیوەندەکەی دیمان خان داخراوەتەوە هەفتەی داهاتووش لە خزمەت یابین ئینشاءڵڵا بەسەر چاو بەسەر چاو دوو خولەکمان ماوە بە ئەم دوو پرسیارەش بکەم مەتەب جەژنی لە بادینانەوە سڵاوی ناردۆ بۆ بەڕێزت ئێمەش سڵاومان هەیە بۆی بەڕێزم ڕۆژانە ئەگەر پاشنیوەڕۆ بخەوم دوای هەستانم سرم لای پێشەوە و دواوە ژان ئەکا زۆرترین جار
وام و تا شەو کاتی خەوتن سەر ئێشە بەرەم نادات. بۆ زانیاری دوێنێ شەو دوای عەسر کە هەڵسام لە خەو فشاری خوێنم گرتەوە چواردە لەسەر نۆ بوو ئەوە ماوەی ساڵێکەوەم ناتوانم ئێوارە بخەوم. ئەوە لەگەڵ کرژە ئازار ڕازیاتە بە تایبەتی ئەوانەی کە ئەخەون و هەڵەسن بە ئازارەوە و ئێستا زۆر تهدیدیشی نەکردەوە کام لای سەری ئێشێت چۆن دەست پێک کە عینی سەرشەکەی چۆنە یەک لایەن هەردوو لایەتی بەڵام بۆ قسانە دیارە لە کرژە ئازارەتی ئەوە زیاتر زەمانەکەشی هەفتەی داهاتوو لە خزمەت تابین مەجال تەبێ وڵی ئیشەڵا باشحاڵم هەروەکو بەرپرسی بەرنامەکانمان چاوەڕێی کرد بوو کە لەم بابەتە پێسمان بە ئەڵقەوت و ئەڵقە زیاترە بێ بە سپاسێکی زۆرە بە دکتۆر شوانم بوو بەکرد پزیشکی پسپۆری مێشک و دەمەر هەڵگر بڕۆنامەی دکتۆرا لە وڵاتی ئەڵمانیا خوا بەخێر بێتەوە دوونەبی هەفتەی داهاتووش ئینشاڵا لە خزمەتتان نابین دووبارە باسی سەرێشاکەین هەندێک پرسەر هاتوو لە سوشیال میدیا دەربارەی MS مالتیپل سکلۆرۆسیس ڕقبوونی دەمارەخانەکان بەسەر چاو پرسیاراکەم هەندێک پرسیارە هەیە لە کاتی ڕۆشتنا سەریەشێ ئینشاڵا پرسیارانەکەین و پێنجشەمەی داهاتوو خوار بە بەشەیەکی ڕاستەوخۆ بەڵام یەکشەمەش بەشێکی تۆمارکراو دەربارەی بۆنی ناخۆشی هەناسایان بۆنی دێمەوە خزمەتتان تاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورتسات قبول فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ